خۆشحاڵین کە جارێکتر پێتان دەگەینەوە لە کۆتا ڕۆژەکانی ساڵی 2023 پێمان باش بوو وەکو هەموو ساڵێک ئەم ساڵیش هەموو داتا و ئامارەکان و هەموو ئەو کار و چالاکیانەی لیژنە هاوبەشەکانی قایمقامیەت و هەموو لیژنەکانی ترکە لە ناو شاری هەولێر بە درێژایی ساڵی 2023 کار و چالاکیەکانیان ئەنجام داوە کە لە هەموو ئەو بوارانەی کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان هەیە. لە سەرەتاوە بە پێویستی دەزانم سوپاسی هەموو ئەو کەس و لایەنانە بکەم کەوا هاوکار بووینە لەگەڵ لیژنەکان، هەموو ئەندامە بەڕێزەکانی لیژنە هاوبەشەکانی قایمقامیەت، هەموو ئەو لیژنانەی کە لیژنە لاوەچیەکان کە هەنەکە سەر بە فەرمانگە پەیوەنددارەکانن وەکو تەندروستی، چاودێری بازرگانی، گەشت و گوزار، هێزە ئەمنیەکان، پۆلیس، ئاسایش، بە تایبەت ئاسایشی بازگەکان و ئاسایشی ئابووری لە بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر کەوا هاوکارێکی باشی لیژنەکان بووینە بە درێژایی ئەو ساڵ لۆپاراستنی تەندروستی و ژیان و بەرژەوەندی هاوڵاتیان بەگشتی لە شاری هەولێر و دەوروبەری. کار و چالاکیەکانی لیژنەکان هەموو بوارەکانی گرتیتەوە وەکو باسم کرد، چاودێریکردنی ناو بازاڕ، بابەتی ئاو، بابەتی کارەبا، بابەتی ژینگەیی، بابەتی دا و دەرمان، نۆرینگە پزیشکیەکان، دەرمانخانەکان. بۆیە لێرەدا ئەوڕۆ بە ژمارە ئێمە پێتان ڕادەگەینین کە چی کراوە و چەند شوێن ئیزراعاتی لەگەڵ کراوە و ئەو بڕە خۆراکانەی کە دەستی بەسەر داگیراوە کە ماوەیان بەسەر چووە کە شیاو نەبووینە هەموو ئەو کەس و لایەنانە، بابەتی زێدەڕۆیی لەسەر مڵکی گشتی هەروەها کەوا بابەتێکی گرنگ بووە کە لە ڕێگای شارەوانیەکان، پۆلیسی شارەوانی کە ئەو کارانە ئەنجام درراوە. سەرەتا لە کارەکانی لیژنە هاوبەشەکان کە وەکو بە ئاماژەم پێکرد دەست پێ دەکەین، ئیزراعاتەکان چی بووە؟ بەوە دەست پێ دەکەین کۆی گشتی ئەو داخستانەی کە ئەنجام درراوە 1970 داخستن شوێن داخراوە بە درێژایی ساڵی 2023. ئەو شوێنانە بریتی بووینە لە هوتێل، لە چێشخانە و ڕێستۆران، لە دەرمانخانە، لە کافێ، لە هەموو ئەوانەی کە هاوڵاتی ڕۆژانە ڕووی تێدەکەن. داخستنەکانیش بەهۆی جۆرا و جۆر بووینە، شوێن هەبووە لەبەر پابەند نەبوونی بەڕێنمایەکانی تەندروستی یاخود بەڕێنمایەکانی چاودێری بازرگانی، نوێک نەکردنەوەی مۆڵەت، نەبوونی مۆڵەت، پەیوەندی هەبووە بە بابەتی نرخ و چاودێری بازرگانی. ئەو شوێنانەی کە ئاماژەم پێکرد 755 یان هۆتێل و ڕێستۆرانت و چێشخانە و ئەو جۆرە شتانە بووینە مارکێت، 755 شوێن لە کۆی 1970 شوێنی، 343 شوێنیش دەرمانخانە بووە، مەدخەر بووە، کۆگای دەرمان بووە کە لەگەڵ کوالێتی کۆنتترۆلی دەرمان و لیژنەکانی تری کە لە ناوشار هەیە کە شوێنەکانیان داخراوە ئەو بڕە دەرمانانەی کەوا دەستی بەسەرداگیراوە دەرمانەکە بە شێوەی قاچاق هاتووە یاخود ستیکەری پێوە نەبووە یاخود ماوەی بەسەر چووە. بەڵام لێرە دەمەوێت ئەوەش هاوڵاتیان دڵنیاکەینەوە کەما ئەو ساڵ جیاوازیەکی زۆر هەبوو لە ڕووی دەرمانی بە قاچاق. بەڕاستی ئەوەی لە دەرمانخانەکان هەبوو ئێمە کە دەستمان بەسەرداگرت، پێشووتر کە سەردانی دەرمانخانەیەک دەکرا احتیمالە بڕێکی زۆر دەرمان دەستی بەسەردا دەگیرە، بەڵام ئێستا پاکەتێک، دوو پاکە، سێ پاکەت، ئەوەش بەهۆی ئەو چاودێریە تونند و تۆڵەی هەیە، بەهۆی ئەو ئیزراعاتانەی هەیەکەوە ئەنجام دراوە لەگەڵ ئەو سەرپێچی کارانە. ئەو پێبژاردنەی کە کراوە لە تەنها لە قایمقامیەت لەبەر ئەوەی هەموو لایەنەکان بەپێی یاسا بەپێی ڕێنماییەکان دەسەڵاتیان هەبووە پێبژاردن بۆ سەرپێچیکاران بکەن. مە زۆر جارکەوە ئەوانەی سەرپێچی دەکەم ڕەوانەی تەندروستیان دەکەین، ڕەوانەی چاودێری بازرگانیان دەکەین، ڕەوانەی گەشت و گوزار و شوێنەکانی تریان دەکەین کەوا ئیزراعاتیان لەگەڵ بکرێ یاخود پێبژاردنیان بۆ بکرێت. بەڵام ئەوانەی کە لە قایمقامیەت پێبژاردنیان بۆ کراوە 294 میلیۆن دینار پێبژاردنیان بۆ کراوە. خۆتان دەزانن ئەو دەسەڵاتی ئێمە هەمانە کە وەرمان گرتووە لە وەزارەتی دارایی لە ملیۆنێک تاکو 5 میلیۆن پێبژاردن
بۆ ئەو کەسە دەکرێت کە ئەوەی سەرپێچی کردووە ئەوەش بە پێی بڕیاری لژنە ئەو لژنەی کە هەیە کۆنووسە گامادە دەکرێتن کە بڕیاری لەسەر دەدرێت سەرپێچیەکان کە مکوڕیەکان دیاری دەکرێن بڕیاری پێبژارنەکەی دەکرێت 294 میلیۆن دینار بۆ تەنها لە قایمقامێت بەڵام بە سەدان میلیۆنی تریش پێبژاردن هەبووە لە تەندروستی لە گەشت و گوزار لە بەڕێوبەرایەتی ڤێتەرنەری هەولێر لە چاودێری بازرگانی هەموو ئەو شوێنانەی کە ئاماژەمان پێکرد. بابەتی زێدەڕۆیی ئێمە گرنگجێکی زۆری پێدەدەین زێدەڕۆیی لەسەر زەوی گشتی لەسەر زەوی حکوومەت لەسەر ملکی گشتی 1400 شوێن کە زێدەڕۆیی لەسەر ئەنجام دراوە لە سنووری هەولێر لە ڕێگای پۆلیسی شارەوانی ئیجرات کراوە اینجا خانوو هەبووە دیوارێک هەبووە باخچەیەک هەبووە شوورەیەک هەبووە 1400 شوێن بووە کە بە هاوبەش لەگەڵ هەر شەش شارەوانی کە لە سنووری قەزای هەولێر هەیە ئیجرات کراوە و زێدەڕۆیی تێک دراوە هەروەها مەزرعەش هەبووە باغیش هەبووە کەوا ئەوانە تێک دراوە یاخود دوکان هەبووە کە هەوڵی دراوە کە ملکی گشتی دەست درێژی بکرێتە سەر و ئەنجام ئەو کارەیان بەرامبەر ئەنجام دراوە ئەوانەی کە سەرپێچیان کردووە لە هەموو بوارەکان لە هەموو بوارە جیاجیەکان 1134 کەس سەرپێچی کردووە و ڕاگیراوە ئەو 1134 کەسە 941 کەسیان هەر لە قایمقامیەت و لە ڕێگای لژنەکان بەڵێن نامەیان لێ وەرگیراوە سەرپێچیەکەیان پێچا کرایتەوە و ئیجرعاتەکەیان لەگەڵ کراوە و ڕەوانەی ماڵەوە کراون بەڵام لەو 1134 کەسە 139 کەس ڕەوانەی دادگا کراون و بە بڕیاری دادوەر بند کراون لەبەرەوەی سەرپێچیەکانیان گەورەتر بووە لەو سەرپێچیانەی کە ئاماژەمان پێکرد جیاوازی هەبووە لەگەڵ ئەو 940 کەسە کاڵا و خۆراک و شتومەکی ماوە بەسەرچوو بڕەکەی 214 تۆن بووە کە دەستی بەسەرداگیراوە و لە ناو بردراوە 214 تۆن دەستی بەسەرداگیراوە بە پێی ڕێنماییەکانی ژینگەیی دەستی بەسەرداگیراوە و لە ناو بردراوە ئەوەی کە گۆشت و ئەو جۆرە شتانەش بووە ڕەوانەی ئەو شلتەرە کراوە شلتەری سەجی سەرشەقامەکان کە ئێمە ئێستا ئەم ساڵ 2 مانگ زیاترە کرایتەوە و ئەو سەگانەی لێو کۆ دەکرێتەوە کە ئێستا باسی ئەو بابەتەش دەکەم لەبەرەوەی بە بابەتەکی گرنگی دەزانێت طبعاەوەش دوای وەرگرتنی ڕەزامەندی پزیشکی ڤێتەرنەری کە ئایا شیاوە بۆ خواردنی ئەو سەگانە یاخودنا بەڵام 214 تۆن دەستی بەسەرداگیراوە و لە ناو بدراوە چ لە کۆگاکان بی یاخود لە بازگەکان بی بڕێکی زۆر لە بازگەکان دەستی بەسەرداگیرا ئەمە لێرە نابی هەوڵ و کۆشی کارمەندانی ئاسایشی بازگەکان لەبیر بکەین کە زۆر بە وشیاری زۆر وریا بوون کەوا بڕێکی زۆر لەوەی کە ئاماژەمان پێکرد لە دەروازەکانی شاری هەولێر دەستی بەسەرداگیرا بە شێوازی جۆرا و جۆر هەوڵیان دەدا داخلی ناوشاری هەولێری بکەن و بیهینە کۆگاکان و بیهینە شوێنەکان کەوا ساغی بکەنەوە ببورن بیفرۆشن بەڵام کە دەستی بەسەردا دەگیرا ئۆتۆمبیلەکانیان بە شێوازی جۆرا و زۆر دەفن کرابوو کاری لەسەر کرابوو ئەو دیاردەیەش لەو ماوەی دوایە زۆر کەمی کردو ئەوەش بەهۆی کە ئەو ئیجرعاتانەی کەوا پێشووتر کران گەرباسی ئەو شلتەرە بکەین طبعاً ئەو شلتەرە دوای ئەوەی کەوا هاوڵاتیانی شاری هەولێر کێشەیەکی زۆر گەوریان هەبوو وای لێ هاتبوو خەڵک نەیدەتوانی بستە سەرکارەکەی خۆی وای لێ هاتبوو خەڵک بە تایبەت لە کاتی بەیانیان نەیدەتوانی بستە مزگەوت بۆ نوێش منداڵ زۆر بە زەحمەت دەچوە قوتابخانە داواکاری هەموو خەڵکی شاری هەولێر بوو کەوا پێویستە چارەیەک لەو کێشەیە بکرێتن چارەسەرێک بدۆزرێتەوە ئەوە بوو ئێمە دوای چەندین دانیشتن لەبەرەوەی خۆتان دەزان ئێمە پێش چەندین ساڵ سەجی سەرشەقام دەکوژرا لەلایەن تیمەکان طبعاً ئەوەش بە یاسا دەکرا یاسا ڕێگای بەو کوشتن و لە ناوبردننی سەگدا بوو بەڵام ئێمە بەڕاستی ماوەی 4 ساڵ زیاترە ئەو کارە لە هەولێر ئەنجام نادرێتن شتێکی بەڕاستی نائینسانیە ئەمە پێمان بۆیە پێویستە بە شێوەیەکی زانستی ئەوە چارەسەر بکرێت دوای چەندین دانیشتن و گفتوگۆ و ڕاوێژکردن و ڕاگۆڕینەوە گەیشتینە ئەو قەناعەتەی کە وا پێویستە لە هەولێر شێرتەرەکە بێتن ئەو هەموو سەگا لە خۆ بگریتن و بە شێوەیەکی زانستیانە و مرۆڤانە معالەجە بکرێتن دەرخستەیە ئامادە کرا
بەرز کراوە بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بە گوژمەی 450 میلیۆن دینار بە خۆشحاڵیەوە بە سوپاسەوە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕەزامەندیدا لەسەر خەرجکردنی ئەو بڕە پارەیە و ئێمە لە ڕێگای لیژنەیەکی تایبەت کە لە پارێزگا پێکات دەست کرا بە دوای تەرخانکردنی 22 لەسەر ڕێگای هەولێر گوێر دەست کرا بە دروستکردنی ئەو شڵترا بە شێوازێکی مۆدرن طبعاً دوای ئەوەی کە تەواو کراوە شڵتەرە تیمی تایبەت پێکێنرا بۆ کۆکردنەوەی سەجی ئەو سەگانەی کە لەسەر شەقامەکان هەنا بە شێوەیەکی ئەویش بە شێوەیەکی باش و ڕێک و پێک ڕۆژانە بەشێک لەو سەگانە کە بۆ دەکرێنەوە ڕەوانەی ئەو شەلتەرە دەکرێن ئێستا کە قسەتان لۆ دەکەین نزیکەی دەوروبەری 4500 سەگ لەوێ کۆکرایتەوە بەڵام بە پێی ئامارەکانی بەڕێوبەرایەتی گشتی تەندروستی هەولێر کە ئێمە بە بەردەوامی متابعە دەکەین ژمارەی یاخود ڕێژەی گەستنی هاوڵاتیان لەلایەن ئەو سەگانەوە 150 کەمی کردووە زۆربەی زۆری ئەو خاوڵاتیانی کە کێشیان هەبوو ئێستا خۆیان شایدی ئەوە دەدەنکەوە ئەو کێشیان نەماوە بەڵام ئەو تیمانەی کە لە شێڵتەر پێکاتوە لە پزیشکانی ڤێتەرنەری لە شارەوانیەکان ڕۆژانە لە چەند چێشخانە و ڕێستۆرانتێ چێش خواردنیان بۆ ئامادە دەکرێت هەروەها دەستگای خێرخوازی بارزانیش ئێستا لەسەرهەیە لە تیمێکی پێکیناوە بۆ گەیاندنی خواردن بۆ ئەو سەگانە ئەو سەگانە بارودۆخەکەیان باشە لەوێ ڕۆژانە پزیشکەکان چارەسەریان دەکەن ئەوانەی نەخۆش بن پرۆسەی نەزۆکردنیان بەردەوامە بە شێوەیەکی زانستی بەڵام بەداخەوە هەندێک کەس کە ناویان لە خۆنایە ئاژەڵ دۆست بە مەبەستی بازرگانیکردن دەیانەوێت فەشەل بەو پرۆسە گرینگە بینین کەوا پەیوەندی ڕاستە و خۆی بە ژیان و تەندروستی هاوڵاتیان هەیە لەبەرەوەی پێشووتر منداڵ گیانی لەدەستدا خەڵکی بەتەمەن گیانی لەدەستدا بەهۆی پەلاماردانی ئەو سەگانە لەسەر شەقامەکان ساڵانەش ئێمە زیاتر پارساڵ زیاتر لە 1000 حاڵەتی گەستن هەبوو کە تۆمار کرابوو لە نەخۆشخانەکان جگە لەوەی کەوا تۆمار نەکرابوو لە نەوەرینگە ملیەکان چارەسەر کرابوو لە ماڵەوە چارەسەر کرابوو بۆیە ئێستا ئەو ڕێژەیە زۆر دابەزیوە ئێمەش نکۆڵی لەوەی ناکەین کە لە سەرەتاینە کەمێک کەم و کوڕی لە شلتەرەکەی احتیمالە هەبیتن بەڵام ئێستاوە تیمەکان هەموو ئەو لیژنانەی پێکێنراوە بەردەوام ڕۆژانە چارەسەر دەکرێت دا و دەرمانی پێویست دابین کراوە وەکو باسم کرد خواردنی پێویست دابین کراوە بەڵام ئەو کەسانەی کە هەوڵ دەدەن فەشەل بەو شەلتەرە بینن ئەوانە هەموو کەسێکن لەو چوارچێوەیەدا دەیانەوێت سوودمەند بن دەیانەوێت فەند لە قونسڵیات و لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان وەگرن بە مەبەستی بازرگانیکردنە هیچی ترنی ئەجینا خۆشتان ئامادە بوون بەڕێز پارێزگاریش لێدوانێکیدا کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی لەوێ ساز کرد کەوا بە ئێوەی بەڕێزی شڕاگەیان بەردەوام دەتوانن بێن راپۆرتی خۆتان بکەن بەردەوام دەتوان دێن حقیقەتی ناوشلتەرەکە بگوازنەوە بۆ هاوڵاتیان بە خۆشتان لەوێ بوون کامیراکانتان هەمووی لەوێ بوو کە بارودۆخی ناوشلتەرەکە چۆنە بۆیە داوا لە هاوڵاتیان دەکەین جێ لەو کەسانە نەگرن ئاگادارمان بکەنەوە لە هەر شوێنەکە سەجی سەرشەقام یاخود ئەو سەگانە مەترسینە لە سەریان لە ڕێگای تیمەکان ئێمەدایان نێرین و کە کۆیان بکەنەوە بیبەنە ئەو شلتەرە ئەو پرۆسەیەش بەردەوامە و بە سەرکەوتووی تاکو ئێستا بابەتێکی تر هەبوو بابەتی ئەو سیمکارتانەی کەوا سیمکارتی با بڵێن تۆزوبای پێ دەڵێن یاخود ئەوانەی تۆمار نەکرابوو ئەوانەی لە ناو بازارەکان لە سەر مێزەکان دەفرۆشران دوای ئەوەی کە بڕیارێک دەرچوو لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کەوا نابی ئەو جۆرە سیمکارتانە بفرۆشێ لەبەرەوەی کێشەی زۆری کۆمەڵایەتی دروست کردبوو لەبەرەوەی چەندین کەیز لە دادگا هەبوو چەندین کەیز لە بنکەکانی پۆلیس ڕۆژانە تۆمار دەکرا ئێمە لیژنەیەکمان پێکینا لیژنەکە لە بە نوێنەرایەتی ئاسایشی هەولێری تێدا بوو نوێنەری وەزارەتی گواستنەوە و گەیاندنی تێدا بوو ئەو لیژنەیە دەست بەکار بوو ئێستا ئەو کێشەیە بە ڕێژەیەکی زۆر بەرچاو کەم بوویتەوە